تاوانباری تەقەکەر یا ئەلف یا تەمەن 43 ساڵ پیشە کاسب ئەم تاوانبارە تەقەی هەوای کرد و ئێستا و کەش بەندا تاوانبار تەقەکەر کاف عین قاف تەمەن 29 ساڵ پیشە کاسب ئەم تاوانبار هەڵساو بە دزینی چەک و هەروەها بە سەرخۆشی دواتر تەقەی کردووە ئێستاش بەندە بەپێی مادەی 446 لە یاسای سادانی عێراقی تاوانبار گاف ساد میم تەمەن 24 ساڵ تاوانبار پا ئەلف عین تەمەن 21 ساڵ پیشە کاسب ئەم دوو تاوانبار هەڵسابوون بە تەقکردن لە بەردەم ڕێستورانتی تودەی لە گەڕەکی ئازادی ئێستاش بەندە کۆی گشتی تاوانەکان 21 تاوان بووە و کۆی گشتی ئەو تاوانبارانێک کە دەستگیر کراون 27 تاوانبار بوون ئەلەو ماوانەی ڕابردوو لە مانجی یەکەوە دوای ئەو پرێس کۆنفرانسی کە 11 یەک ئەنجامماندا وەک لە ئێوەی خۆشەویست ئاشکرا بوو و جەنابی شتان هاتنە ئێرفانە هەتاوەکو ئێستا